الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. وبعد، السلام عليكم ورحمة الله تعالى وبركاته. ليكي تلا سلسلة بحثكاني آداب اجتماعي وأخلاقي إسلامي، مبحثي حجاب وبوششي إسلامي من هالبجاردوا أورو تيكيك لو باسي إن شاء الله بحثكين أتشينا خدمة آياتك القرآن وأحاديث للبيغمبر إخوة عليه الصلاة والسلام وفرمودي علماء مكرمي أمة إسلام لسر موضوع حجاب إسلامي وشونيتي رفتاري آفرتي مسلمان لجامعة كومالي إسلامية بهواي أويكا قازان جيب بيبو قلايك من جاري بلوكا بمعنى بلين حجاب چيا وبحث حجاب كين أقرأين وصل كلمة لباس بزين آية لقرآن لباس چون باس كراوا، عورتي إنسان چون باس كراوا، كوي عورتا چون دا بپوشري، كيفية حجاب بكرتي إن شاء الله. خواهي قولا لچنشوني في القرآن لباسي پیغمبري خواه آدم صلاة والسلام خواه لسر پیغمبري خواه مانو همو پیغمبرانی برزی خواه پروردگار به لو باسیا كباسي هات ندروي پیغمبري خواه آدم سلامي خواه لسر لقل خيزاني كلا بهشت هات ندري بهوي نافرماني خواه پروردگاروا باس من بو اكا آوا من باس بو اكا بتايبت لسوري مباركة أعرافا لآيات 26 و 27 أو سوريا أفرمي أعوذ بالله من الشيطان الرجيم. يا بني آدم قد أنزلنا عليكم لباسا يواري سوآتكم وريشا ولباس التقوى ذلك خير ذلك من آيات الله لعلهم يذكرون. يا بني آدم لا يفتننكم الشيطان كما أخرج أبويكم من الجنة ينزع عنهما لباسهما ليريهما سوآتهما إنه يراكم هو وقبيله من حيث لا ترونهم إنا جعلنا الشياطين أولياء للذين لا يؤمنون. خواهي قولا أفرمي أي بشر أي نوي إنسان أي أولادكاني آدم إيما اللباسك من بو إيوة نارد تا إيوة بوسيلي أو لباسا عورتي خوتا نابوشن. صراحة لم آيا بو إيما در أكويكا دستوري أكيد إخوائي پروردگار حجابا نتنيا بو آفرد بلك بو بياوي مسلمان جوكو آفرتي مسلمان حجاب فقط شتيكي خاصي آفرد نيا بلان بشي بياوان شتيكا وبشي جنان شتيكي كا وإلا ستر عورة واجبة وهر شتيك عورتي إنسان ببوشي حجابي بيأودري چونك حجاب يعني پرده. حجاب بمعنى پردهيكا پردەیەک کە ببێ بە فاسیلە لە نێوانی چاوی بەشەر و لە نێوانی ئەو شتانەی کە دیتنی حرامە بۆ ئەفرادی بەشەر. حجاب بەو معنایە
و لێرەدا خوای پەروەردگارە فەرمێ ئەی نەوەی ئادەم ئەی ڕۆڵەکانی ئادەم ئێمە بۆ ئێوەمان نازڵ کرد لیباسمان بۆ ئێوە نارد بۆ ئەوەی کە ئێوە عەورەتی خۆتانی پێدا پۆشن و دوای ئەوە ئەفەرمێ و هەروەها تەجەمولاتی لیباسیش وەکو عولەما ئەفەرمون لەم ئایەتە وەرگیراوە ئینسان ئیشکالی نییە شتی جوان بکا بە لیباس نەتەنیا ئیشکالی نییە بەڵکە لە قورئانە باسیش کراوە وەکو ئەفەرمێ وەریشە بەڵام دوای ئەوە ئەفەرمێ وەلیباس التەقوا ذلك خەیر لیباسی تەقوا چاکە یعنی ئەوەی کە ئێوە ئەیپۆشن فقط لیباسێکە و بۆ ئەوە چاکە کە عەورەتتان داپۆشێت چونکە هیچ مەوجودێ بەقەد بەشەر ناشرین نییە ئەگەر ڕوود بێ یعنی جوانترینی ئەفرادی بەشەر ئەگەر ڕوود بێ لە ناشرینترینی مەخلوقات ناشرینترە خوای گەورە ئینسانی کە بە جوانی خەلق کردووە بە لیباسەوە جوانترە بۆیە کە خۆی تەئیدی لیباسی بۆ ئەکا لیباسم بۆتان ناردووە تاکو عەورەتتان داپۆشن و هەروەها ببێ بە باعیسی ڕازاوەییتان ئەو لیباسە و بتان ڕازێنێتەوە بەڵام دوای ئەوە ئەفەرمێ بۆ ئەوەی کە ئینسان زۆر تەئکید لەسەر ظاهر نەکا ئەفەرمێ وەلیباس التەقوا ذلك خەیر لیباس و جلوبەرگی تەقوا چاکە بۆ ئینسان یعنی تەقوا بکەی بە جلوبەرگ و بیکەی بە بەرتا ئەوە چاکە و ئەوە ئەسڵە بۆ ئینسان نابێت زۆر خەریکی ظاهر بێ ذلك من آيات الله لعلهم يذكرون ئەمە جزوی نیشانەکانی خوای پەروەردگارە بۆ ئەوەی بەشتم ئێوە ڕجا و هیوا وایە کە ئێوە بیری لێ بکەنەوە لە ئایەی 27 ئەو سوورە مبارەکەیە یەکێ لە ئەهدافی شەیطان بۆ فریبی ئادەم دیتنی عەورەتی ئادەم و حەوا باسەکات ئەفەرمێ یا بەنی ئادەمە ئەی کۆمەڵی ئینسان ئەی نەوەکانی ئادەم ئەی ئەولادی ئادەم لا يفتننكم الشيطان وريابن شيطان فريبتان ندا كما أخرج أبويكم من الجنة هر وكو بابو دايكي إيوة كآدم خيزاني بون لبهش دلي كردن ينزع عنهما لباسهما ليريهما سوآتهما شيطان كاريكي كرد بفريب حواء وباشان آدم بفريب آدم وحواء كاريكي كرد لیباسەکان لەبەرداکەن درا بۆ ئەوەی عەورەتیان ببینێت یعنی ئەسڵ لێرە خوای گەورە ئەوەندە پۆشتگی ئینسانی بەلاوە مهمە ئەوەندە پۆشتە و پەرداختی ئینسانی بەلاوە مهمە کە یەکێ لە ئەهدافی سەرەکی شەیطان یا سەرەکیترین هەدەفی شەیطان کە باسەکە لە فریبی ئادەم و حەوا و دەرکردنیان لە بەهەشت بۆ ئەوە بوو هەتا لە بەهەشتا بنجل و بەرگیان لەبەرایە هەتا لە بەهەشتا بۆایەتن ئادەم و حەوا جلوبەرگیان لەبەرا بوو و هەتا جلوبەرگیان لەبەرا بێ بە عیزەتن سەربەرزن سەربڵیندن ئەگەر ڕوت و قوت بوونەوە و عەورەتیان کەوتە بەرچاوی شەیطان بە داخزاوی ئەزانێ بۆیان بە کەم ئەرزشکردن و کەم ڕێزکردن ئەزانێ بۆیان بۆیە ئەبینی لەم ئایە پیرۆزە یەکێ لە ئەهدافی سەرەکی شەیطان بەڵکە گەورەترین و گرنگترین و مهمترین هەدەفی شەیطان لە فریبی ئادەم و حەوا و دەرکردنیان لە بەهەشت دیتنی عەورەتیان باسەکە ئەفەرمێ شەیطان بۆ ئەو کاری کرد ئامان وریابن ڕۆڵەکانی ئادەم شەیطان فریبتان نەدا وەکو باب و دایکتانی فریبدا لە بەهەشت دەریکردن ينزع عنهما لباسهما شەیطان کارێکی کرد کە لیباسەکەیان لەبەردا کەندرا لیباسەکەیان لەبەرا داکەند لیباسی داکەن لەبەریان لیوریەهما سەوئاتهما لەبەر خاتر ئەوە عەورەتی ئادەم و حەوا ببینێ یعنی یەکێ لە ئەهدافی سەرەکی شەیطان ئەوەیە بێحەیایی بێئەدەبی بێشەرموڕوویی ڕوت و قووتی ئافرەتان نانەجیبی و بێحەیایی و ڕوت و قووتی ئینسانەکان یەکێ لە ئەهدافی سەرەکی شەیطانە ئەو ئاياتە لە خۆ نەهاتووە و ئەو ئاياتە لەگەڵ ئێمە قسە ئەکا بەرنامەمان بۆ داڕێژێ و ئیلا پێویست نییە ئەو داستانە خۆ داستان نییە خوا باسی ئەکا خوای گەورە بۆیە ئەومانە بۆ باسەکە کە ئامان بەشەر وریابن یەکێ لە هەدەفە هەرە مهمەکانی شەیطان ڕوت و قووتی بەشەرە یەکێ لە هەدەفە هەرە سەرەکیەکانی شەیطان ئەوەیە کە لیباس لە ئینسان کەمەوە بکایە لەبەری داڕنێ عەورەتی پیشانی خەڵکی بدا چونکە هەتا بێ لیباسی و بێ حیجابی نەبێ نظری حرامیش نابێ هەتا نظری حرام نەبێ خەڵوە لە بینی ژن و پیاوێکە ڕوو نادا هەتا خەڵوە لە بینی ژن و پیاوێکە ڕوو نەدا زینا ڕوو نادا
پس کەوابێ جزوی مقدمات و لە هەموو مقدماتی زینا مهمتر ڕوت و قوتی ئافرەتانە و بێحیجابی و بێلیباسی و کەم لیباسی ئینسانە و شەیطان زۆری تەوەجه بەوە کردووە بۆیە کە خوا بە عنوانی گرنگترین هەدەفی شەیطان لە دەرکردنی ئادەم و حەوا لە بەهەشت ئەوە باسەکە کە شەیطان بۆیە دەریکردن بۆیە فریبیدان تا دەرکرێت بۆیە دەریکردن تا لیباسەکەیان لەبەرداکەندرێت بۆیە ئەو کاری کرد تا عەورەتیان ببینێت هما سەوئاتهما تا عەورەتیان ببینێت جا دوای ئەوە ئەمڕۆ ئەفەرمێ وەک هۆشدارێک بۆ ئێمەی بەشەر کە وا مەزانن ئێوە شەیطان نابینن ئەویش ئێوە نابینێ إنه يراكم هو وقبيله من حيث لا ترونهم شيطان زارۆڵەکانی و دارودەسەکانی ئێوە ئەبینن لە شوێنێکەوە و بە شێوەیەک ئێوە نایان بینن وەکو کە مفەسیرینی ئەهلی سونە و جەماعە لەسەرم ئایە ئەفەرمون لە دنیادا تەواوی کۆمەڵی شەیطان هەموو ئەجنەی کافر کە لەگەڵ شەیطانە و هەروەها لەتەبع ئەجنەی مسلمان جبەڵەن لێرا ئایەتەکە مەنزوری ئەوانە شەیطان و تەواوی قەبیلەکەی ئینسانە بینن ڕاحەت ئینسانە بینن لەسەر سفرەی حازرە بن لە ئوتاقی حازرە بن لە ئوتاقی خەوی لە ئوتاقی دانیشتنی بە تاقی تەنیا بێ دێن وەسوەسە ئەخەنە دڵیەوە شەیطانەکان بەردەوام لەگەڵین ئەو ئەبینن لە هەڵس و کەوتان ڕێگاکان تاقی ئەکەنەوە بە چ ڕێگایە باشتر فری بەخوا لەو ڕێگاوە وارد دەبن وەکو کە پێغەمبەری ئەکرەم سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر ئەفەرمێ بەڕاستی شەیطان بەناو وجودی ئینسانە بەناو ڕێگەکانی ئینسانە ئەڕوات بەناو مەجرای دەم بەناو ئەو شوێنە کە خوێنی تێ ئەپەڕێ وەک خوێن بەناو ڕێگەکانە ئەڕوا شەیطان ئەوە بەناو وجودی ئینسانە هاتوچوو ئەکات و دێت و ئەچێ لە کام ڕێگەوە بزانێ باش فری بەخوا لەو ڕێگەوە بۆی وارد دەبێ بۆ فریبی ئینسان هەروەکو لەو فەرمودەیە کە ئەفەرمێ یەکێ لە خێزانەکانی پێغەمبەر ئەگەڕێتەوە صلاة والسلام بخواد لسر پیغمبر ورحمة خواد لسر خانواده برزی افرمي پیغمبری خواه علیه الصلاة والسلام لمزگود بو امن چون با خدمت پیغمبر و بطاقتی بو دیاره حالتی اعتکاف بو ماوی لخدمت دانشت مدوای هاتم برم و مالو پیغمبری خواه برای کردم شو بو برای کردم کل رگا منو پیغمبری خواه رویشتین شان بشان احساس من کرد دو نفر لدوا و کچاوین با پیغمبر کود و آفرتکی لگلا قدمکان یان هل کرد و تنتن و ریکوتن باب گرم با پیغمبر زن نوش نکیه لگل سبحان الله سيرة أو بيدا الإنسان أو اشتهر بخيالش يا نايا برام شيطان زانت سنة ظالمة بو بيغمبري خواش حتى بأدبية خاطر دروني إنسان كان هو بزين كي أفرمي بيغمبري خواش بخزانك الله آرام بلسر خبرو آرام قرن هتاكو أوان بتنيدين بيعنك بيغمبري خواه عليه الصلاة والسلام أفرمي لسر خبرو أو فلان كسي خزان ما فلان كسا أوانش خجالتي أكيشنو عرضك أي رسولي خواه منظور ما نبوه بيغمبري خواش بخزبتك أفرمي نعم شيطان وەکو خوێن بەڕێگا چۆن ئەڕوا شەیطان ئەوە بەناو وجودی ئینسانە شەیطان تێ ئەپەڕێ ترسام لەوەی کە سبەی ڕۆژ مشکلەیە ئیجاد بێ بڵێنەوە ئەو ژنە کێبوو لەگەڵ پێغەمبەر جا ئەوەیە کە شەیطان هەمیشە خەریکە لەگەڵ ئینسان خەریکبوونێکی وا کە سەحابەکانە فەرموون پێغەمبەری خوددا عەلەیهی سەلات وەسەلام نوێژی ئەکرد لەناو نوێژەکە بوو پێغەمبەری خوا ئاوا دەستی ڕاکێشا لەناو نوێژەکە ئاوا دەستی ڕاکێشا وەکو شتێک بخنکێنێ ئاوا شتێکی ئەگوشی شتێکی گوشی تون شتێکی گوشی دوایە وێڵی کرد نوێژەکەی تەواو بۆ عەرزمان کە ئەی ڕەسوولی خوا حاڵەتێکمان دی کە پێشتر نەماندی بوو چ بوو فەرمی وەڵاهی شەیطان لەناو نوێژەکە فشاری بۆ هێنام نوێژەکەی لێ ئەشێوانم فشاری بۆ هێنام ناو نوێژەکە ئەمنیش قڕقڕاچکەیم گرت و گوشیم ئەوەندەم گوشی کە ئێحساسم کرد زبانی دەرهێنا و ساردی زبانی کەوتە سەر دەسم وقسم بخوا ئەگەر دوعاکەی برام سولەیمان نەبوایە ئەم بەستەوە بەو کۆڵەکەی مزگەوتەوە تا بەیانی هەموو مناڵانی مەدینە پەتپەتی پێ بکەن و کایە و گەمەی پێ بکەن و بەردوە شوێنی کەون بەڵام لەبەر دوعاکەی برام سولەیمان نەمتوانی کە سولەیمانی برام پێغەمبەر سەلات و سەلامی خوای لەسەر داوای کرد لە خوای پەروەردگار خوایە مڵکێکم بدەیە قودرەتێکم بدەیە کە بە هیچ پێغەمبەرێکی بە هیچ فەردێکی تر نەدابێ و نەیدەی خوای پەروەردگاریش قودرەتی تەسخیری ئەجنەی دا بە سولەیمان لەبەر ئەو دوعا نەموێرا نەمتوانی لەبەر ئەو دوعا جا عزیزەکانم برابر ڕێزەکانم باوکو خۆشەویستەکانم خوشکە عزیزەکانم لە دەرەوە وان نەزانم زۆر کەس ئەمە لەسەر زبانیەتی ئەڵە کوڕە شەیطان نەماوە خەڵک ئەمڕۆ خۆی شەیطانە لە شەیطان خراپترە یا کەلیماتێ وەکو ئەوەی ئەمڕۆ شەیطان دێ بەیانی دێ لە خەڵک دەرزۆر دەگرێ ئەمڕۆ چ بکەم ئەو کەلیماتە بەڵێ بەشەر خراپە بەڵام نا ئەو کەلیماتە هیچ ئەو کەلیماتە وان نییە ئێمە نازانین شەیطان چییە لە عەقڵی خۆمانەوە چاومان بە ئینسانێکە کەوێ ئەڵێن خراپە ئەڵێن وەڵامە شەیطانە
ئەگەر لەفزەن لغەوی معنایکەینەوە بەڵێ شەیطانە، چون شەیطانە بە معنا بعد عن الحق ئەی بعد عن الحق، هەر کەسێ لە ڕێبازی حەق دوور کەوێتەوە، هەر کەسێ تەمەڕود و سەرپیچی بکات لە خاوەنەکەی خۆی شەیطانە، بەڵام لغەوی. وإلا أجر منظور لإبليس به إبليس هر إبليس يكا هر أو ملعونية كبأبدي در كراوة رجم داوا لرحمة خواب بيبش كراوة قسم خردي نسل آدم حتى أو رجة القرآن فرمي سوين دي خواب بخواي پروردگار فبعزتك لأغوينهم أجمعين قسم بعزة الجلال توخوايا همو بندقان نسر قال لا أبم إلا عبادك منهم المخلصين إلا أو بندانك راس لقراء كانوا لقلها راسم بإخلاصا درقة والمايم وانا زانم كشيطان نية نعم هر كاركي خراب كبشريكا شيطان فيك أي بولا رمضان خطا كما بيتوا بولا رمضان مزقوتا كان برا چون پیغمبر خواه فرمي عاتن جوان فرماش كان پیغمبر جان من لتدي چون پیغمبر خواه عليه الصلاة والسلام فرمي لا أول روج رمضان إبليسي لعين تواوي شياطين كافري جن تواوي شياطين زنجيرة كده دسوبيان وأبصرينوا بۆیە کە ئەبینی مزگەوت لە ڕەمەزانە پڕپڕە نوێژی خەوتنان و نوێژی بەیانی پڕپڕە مزگەوت جمەی دێ خەڵک خەریکی خەیرە خەریکی تاعەتە لە ڕەمەزانە زەکاتەکانی ڕابردوویشی کە نەیداوە ئەیدا لە ڕەمەزانە سلێ ڕەحم ئەکا لە ڕەمەزانە چاکە ئەکا لە ڕەمەزانە لە خراپە ئەگەڕێتەوە لە ڕەمەزانە حازرە زۆر چاکە بکا کە لە غەیری ڕەمەزانە فکری لێ نەئەکردەوە مزگەوتەکان هەمیشە پڕە كلاسي قرآن هميشه برا خلق خليكي قرآن خويندن هر کس بینی قرآنی که بدەسەوەیە لە گۆشەی مزگەوتێکا دانیشتۆ خەریکی قورئانە کابرا حاضرە شەو تا بەیانی ناخەوێ لە دەشەوی ئاخری ڕەمەزانە دانیشێ بۆ لەبەرەوە شەیطان دەسراوەتەوە ئەو شتە شۆخی نییە فەرمایشی پێغەمبەر و هاتوۆتە دی لە ڕەمەزانە ئیبلیس و تەواوی ئەجنە تەواوی شەیاطین زنجیرە هەڵ دەست و پێیانە ناتوان وەسوەسە سازکەن بۆ بەشەر ئەوەی خراپە ئەکا بۆ خۆیەتی عادەتی پێکردووە لە ڕەمەزانە ئەوەی خراپە ئەکا عاداتی خۆیەتی تر بۆی تەرک نادرە و خۆی بۆ بە عادەت و ڕەسمێ بۆی وإلا نخل وانا زانم كشيطان نية هيا وانا زانم كبشر لخوه كاركا وانيا شيطان سركي ترين كاري وسوسايا وابو كات هذا روش نسمى بحسي الشيطان تنبانا قسنا به وكل حديثك عبد عمر خواه عليه الصلاة والسلام فرمي همو ايوالان إبليسي لعين زار لكاني لدوري خوي خرأ كاتوا بتشككاني وشياطينك لدوري خرأ بنوا باز جويان لأكا أتوت شتكر أو رتوت شتكر تواويان حساب فسدا لاي أميريان لاي قوريان لاي آغايان لاي شيطان قوران أو ألفلان كسم والك الزنايك أو ألفلان كسم والك القتلك أو ألفلان كسم والك العرق فاتوا داي لحديثك آخر مش إبليس بقشتيان ولا تخشته بالنك ولا تخشته والنك ولا اشتكر زور مهم ليا تا أقات الدوانيان دانيك كان رجل مردكم داب الشراء دانيك شان لدون فرم داب الشراء على أعويك من البابي شيطان بردوام خريكا يا لآيات تبقى القرآن أفرمي شيطان سوين دي خوار كتي لسر وخوار الراس وشكو وبويان ديم لا بلو كشتا وبويان ديم بوجي بس أمانة ثابتي أكا آياتا أم آيات ثابتي أكا الشياطين بردوام خريكا يا أبو أحاديث الصحيحين كان عمر إخوة عليه الصلاة والسلام أفرمي شيطان أودتنا ومزقوتو أو بردوام خريكي وسوسا أخاتنا ودلي خلقوا هتا وقتي بانك لقد كابرا هسا باقي دا كتي الله أكبر شيطان هالدي كالشيطان هوات أول شوان كتو الشيطان شان دفع وران درودي لسستان أبو خمان دمزلو تكان عيبيني داوشتا بويا أمان قريا بين كأوشتا نزورش هي أمان كابرا شوان كتو الشيطان بو خمان أوشتا أبينين حتى أفرمت هذا نكتوا أبي رأك أهورين دن خوي درين بشكم جوي لبعن كنبي بلان بعن كتوا أبو دباردية وناوم سلوتكا بس وصاحات ضلين وشكوين كان أتشت بيني خالياي بيني بايان وكبير عمر إخوة عليه الصلاة والسلام فرمين لا أختن مسسب الملاك رتفكتها نوع قسم بخواء من الشيطان بينم وك حيوانك تشلكني بيس أي بينم لبيني لاكي تو رفكتها والرؤى تشتو أيه وسوسب قاعدة توتانا ونوجكتها نمشي بينه محبتها نبين كم كاتو كسكا بس بردوام شيطان خريكا يا ما وصل بحثك يا اخوان با شيرازي بحثك كمان لنا بسرعه جاد وايه القران فرمين إنا جعلنا الشياطين أولياء للذين لا يؤمنون براسي إما شيطان كان من حدوه بسر برسو قولا وأحسانيك إيمان ناهيانا إمامي ابن كثير رحمتي خواهي بالوردقاري لبي لشرح أم آية بيروزة أم دو آية بيروزة سوري أعرافة لتفسيري أنا أفرمي من الله على عباده بما جعل لهم من اللباس والريش فاللباس يستر العورات وهي السوءات والريش ما يتجمل به ظاهرا فالأول من الضروريات والريش من التكملات أفرمي إمام ابن كثير أفرمي خواهي قبل منتي لسرشاني بندقاني خوي داناوا منتي لسرشاني بندقاني خوي داناوا وكو نعمتك هرق ولا نعمة اللباس
نیعمەتی لیباسیان بۆ باسەکە وەک نیعمەتێکی هەرە گەورە بۆیان باسەکە. خوای گەورە منەت لەسەر شانی بەندەکانی خۆیدا ئەنێ بۆ ئەو نیعمەتە هەرە گەورە کە چییە؟ کە لیباسی بۆیان هێناوە و تەجەمولاتی لیباسیشی بۆیان جایز کردووە. لیباس ئەو شتەیە کە عەورەتتدا ئەپۆشێ و ڕیشیش لە قورئانە بە مەعنا ظاهیر و جوانی شتەکەیە. پس ئەوەڵ واجبات و ضروریاتە، یعنی خودی پۆشتە و پەرداشەکە، و دووەمیش جزوی تەکمیلی لیباسە و با جوان بێت و جوانی و زینەتی لیباس. لە فەرمودەیەکە لە حەدیثێکە کە ئیمامی موسلم و ئیمامی ئەحمەدی و ئیمامی ترمذی و ئیمامی ئەحمەد، ئیمامی ترمذی و ئیمامی ئیبن ماجە ڕەحمەتی خوا لە هەر چواریان بێ بۆمانی ئەگەڕنەوە، سەحابەکان فەرمون پێغەمبەری خوا عەلەیهی سەلاتو وەسەلام فەرمووی: لا ينظر الرجل إلى عورة الرجل ولا المرأة إلى عورة المرأة ولا يفضي الرجل إلى الرجل في ثوب واحد ولا تفضي المرأة إلى المرأة في الثوب الواحد. أفرمين با هیچ پیاوێ تماشای عەورەتی هیچ پیاوێکی دیکە نەکا و با هیچ ژنێ تماشای عەورەتی هیچ ژنێکی دیکە نەکا. ئەم شتە ڕعایەت ناکرێت. ئێمە لامان وایە عەورەت فقط یانی بەر پشتی ئینسان ئالەتی تەناسولی و مەقعەد لە حاڵێکا وانییە. عەورەتی پیاو خوار ئەژنۆ هەتا ژوور ناوک بەر و پشت عەورەتە. خوار ئەژنۆ هەتا ژوور ناوک بەر و پشت عەورەتە. ما بینی سڕە و ڕوکبە بەر و پشت عەورەتە. بۆ هەموو پیاوێ حرامە ڕانی پیاوێکی دیکە ببینێ، بەڵام ئەبینی ڕانەوە ڕعایەت ناکرێت، بەتایبەت لە حەمامە عمومیەکانە، بەتایبەت لە کاتی وەرزشە، وەرزشکارەکان بەتایبەت لە مەلەکردنە شۆرتەکانیان جگۆڵەیە. ڕعایەتی ئەو شتە لە واجباتە. قورئان دەسووری پێداوە، پێغەمبەری خوا عەلەیهی سەلاتو وەسەلام دەسووری پێداوە، ئەکید دەسووری فەرمووە. نەهی بۆ تەحریمە إلا مادام قرینەیەکی صاریفە هەبێ وەکو لە عیلمی ئوسوول ئێمە خوێندووانە. ئەوەش نەهیە و بۆ حرامە، یعنی پیاوێک حرامە تماشای ڕانی پیاوێکی دیکە بکە، پیاوێک حرامە تماشای ئەژنۆی پیاوێکی دیکە بکە، پیاوێک حرامە تماشای ناوکی پیاوێکی دیکە بکە. سبحان الله. حتى بۆیە ئەبینی تەواوی عولەمای ئومەتی ئیسلام ڕەحمەتی خوایان لێبێ متفقن لەسەر ئەوەی ئەگەر مردوویەکیش کەسێکیش ئەمرێ ئەیشۆن ئەبێ ئەقوامی دەرەجە ئەوەڵ بیشۆن. ئەوەش هەر ڕعایەت نەکراوە لە کوردەواری خۆمانە. ئەبینی 4 نەفەر 5 نەفەر پیاوی ڕیشسپی لە دێیەکە مەسئولی مردوو شۆردنن، پیاوان ئەو ئەیشۆن ئەوانەی شۆن، و 4-5 ژنی تەجروبە دیتوو مەسئولی شۆردنی ژنانن، هەموو ژنانێکە لە ئاوایە بمرێ ئەوانیشون. ئەمە بێ شەرعیە، ئەمە شەریعەتی خوا پێی ناڕازیە. ژن کە مرد با مێردەکەی بیشوە، مێرد کە مرد با ژنەکەی بیشوە. ئەو شتە ئەلەکی و قسەی گیرفانی خەڵکە ئەڵە دەستنوێژەکان هەشتێ. مردوو چۆن دەستنوێژی هەشتێ؟ مردوو تەکلیفی لەسەر ساقطە. ئەوە نییە پێغەمبەری خوا عەلەیهی سەلاتو وەسەلام فەرمێ دایکی مسلمانان عایشە ڕەزای خوای لێبێ عەرزی ئەکا: ئەی ڕەسوولی خوا، تخوا ئەگەر مردم خۆت بمشۆ. پێغەمبەری خوا فەرمێ: عایشە ئەگەر تۆ بە لە من مردی شت لە خۆم بچۆ. ئەوە نییە وەختە کچی پێغەمبەر حەزی فاتیمە خۆتەکە ئیمامی عەلی خۆی شووا کە مێردێتی. خۆ ئێمە لە سەحابە باشتر نازانین، خۆ ئێمە لە عایشەی خێزانی ڕەسوول الله باشتر نازانین، لە پێغەمبەری خوا باشتر نازانین کە فەرمێ عایشە شەرت بێ ئەگەر مردی خۆم بچۆ. پس کەوابێ با ژن مێردەکەی بشوە وەختی ئەمرێ با مێرد ژنەکەی بشوە. ئەوانە مەحرەمترینی ئینسانەکانن بە نسبەتی یەک. پیاوێک قەت لە ڕووی هەڵنایە لای دایکی ڕانیشی وە دەرخا، ئەژنۆیشی وە دەرخا، بەڵام لای ژنەکەی ڕاحەتە لەگەڵیا و هیچ مشکلێکی لەگەڵیان نییە. حرامێک لە بینی ژن و مێردا نییە. ئەوە نییە دایکی مسلمانان عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ من و پێغەمبەری خوا لەسەر یەک تەشتمان پڕ لە ئاو کردبوو، من و پێغەمبەری خوا عەلەیهی سەلاتو وەسەلام لە یەک تەشت ئاوامە لەمانە کرد. ئەو جاری وا بوو کاسەیەکی هەڵەگرێ کرد بە خۆیان و من کاسەیەک ماگرت دەستمان لە یەکە کەوت. هەتا بەس کەوابێت لە بینی ژن و مێردا بۆیە ڕق شتەکانتان پێ ئەڵێن مەڵەن عەبدوڕەحمان بێ ئەدەبە. ئەوانە مەسائیلی شەرعیە و لێی بەدورن، لێی دوورن و ڕعایەتی ناکەن خەڵکی، بۆیە ئاوا ڕۆکە ئەیڵێن. ئەینا شەرع هەمووی حەیا و ڕەحمەتە. بۆیە من ڕۆک ئەیڵێم تا شتێک لە پەردا نەمێنێتەوە. با کوڕەکەی خۆی بشوە، با کوڕ بابی بشوە، با کچوو بووک خەسوەکەی بشوە، کچ دایکی خۆی بشوە، با خەسوو بووکەکەی بشوە، با دایک کچەکەی بشوە. بۆچی ئەبێ ژنانی بێگانە بچن ژنێک بشۆن دوایی نەقڵی لێ دێن وەڵا فڵان شوێنی وا بوو فڵان شوێنی وا بوو. ئینسانە و تووشی نەخۆشی ئەبێ وەختی وا هەیە نەخۆشێک ئەمرێ 2 ساڵ لەسەر جێ بووە، چەند زەخمی دەرکردووە، بەدەنی لاغر بووە، ئێسقانی دەرپەڕیوە، خراپی بەسەر هاتووە. ڕەنگە ئینسان لە کاتی سەختی سەرمەرگە خۆی پیسکە دیومانە. بۆچی ئەبێ ئینسانی بێگانە پێی بە ئیشکالاتی ببە، ئینسانی بێگانە دوای ئیشکالی لێ بگرێ ناو خەڵکە ئابڕووی بگێڕێتەوە.
قەتعاً من نایەم باسی بابی خۆم بگەڕمەوە ناو خەڵکە چاکەکانی ئەگەڕمەوە خراپەکانی ئەپۆشم بابم هەر وایە بۆ من وام بۆ ژنەکەم وایە بۆ من پس کەوابێ ئەگەر ڕعایەتی ئەوە بکەین شەریعەتی خوا حتا ئەوەیشی لەبیر نەچووە بام ئێمە ڕعایەتی ناکەین خەڵکی ئەوە بەهانە دێننەوە ئاخر کابرا نازانێ مردووەکە بشوە بۆیە ئەو 4-5 پیاوە ڕیسپیا ئەبێ بیشۆن لەبەر خاترەوە ئەوانە تەجروبەی مردوو شۆردنیان هەیە ئەگەر ئەو 4-5 مردن پڕکۆکەین بەسەرمانە مردوەکانمان چ لێ بکەین بۆ حسێبە مردوو شۆردن مەگەر خۆتت نەشۆردووە خۆتت شۆردووە هەر وەک خۆت چۆن چڵک لە خۆت لێ ئەکەیەوە چڵک و پیسایی بەسەر بەدەنتەوە نایەڵی و ئاوی خۆتە کێشی تەواوە بە نیەتی غوسڵی مردوو کافیە و هەروەها کەفنیش نابێ بێگانە بیکە کەفنیشە بە مەحارم بیکە بێ دەرەجە ئەوڵ بیکە دێمەوە سەر حەدیسەکە لا ينظر الرجل إلى عورة الرجل هیچ پیاوێک بۆی دروست نییە حرامە هیچ پیاوێ حەقی نییە تماشای عورەتی پیاوێکی دیکە بکە لە ئەژنۆ بەرەو خواری ئیشکالی نییە لە ناوکی بەرەو ژووری ئیشکالی نییە بەڵام لە ناوکی بەرەو خواری لە ئەژنۆ بەرەو ژووری بەرەو پشت چ ئەژنۆ بێ چ ڕانی بێ چ نێوکی بێ چ سکی بێ هیچ پیاوێ حەڵاڵ نییە تماشای عورەتی پیاوێکی دیکە بکات تماشای سکی پیاوێکی دیکە بکات تماشای ناوکی بکات تماشای ڕانی بکات تماشای لە ئەژنۆ بەرەو ژووری بکات و هەروەها هیچ ژنێکیش بۆی جایز نییە تماشای عورەتی ژنێکی دیکە بکات ولا يفضي الرجل إلى الرجل في ثوب واحد هیچ پیاوێک بۆی حەڵاڵ نییە لە ژەر لێفەیەکە لەگەڵ پیاوێکی ترا بخەوێت سبحان الله ئەو نکاتە ڕیزە کە شەریعەتی خوا تەوەجوهی پێیەکە وهروها ولا تفضي المرأة إلى المرأة في الثوب الواحد هیچ ژنێ حەقی نییە لە ژەر لێفەیەکە لەگەڵ ژنێکی ترا بخەوێت صحابەکان ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ ئەفەرموون پێغەمبەری خوا عەلەیهی سەلاتو وەسەلام لە شوێنێکە چاوی لە پیاوێک بوو کە ئەو پیاوە غوسڵی ئەکرد بەڵام کە غوسڵی ئەکرد عەورەتی یعنی لە خوار ئەژنۆیەوە تا ژوور ناوکی دای نەپۆشی بەبێ ئەو شۆرتە شەرعی شۆرتی شەرعی ناو شۆرتێکە لە ناو خەڵقا هەیە یعنی لە خوار ئەژنۆوە تا ژوور ناو ئەبێ شۆرت دایپۆشی واجب ئەوێ حتمەنە دایپۆشی ژێر پاتۆڵێک لەتکەو با لە ئەژنۆ بەرەو خوارت بە دەرەوە بێ و لە ناو بەرەو ژوورت بە دەرەوە بێ ئەبێ ئەوە بێ لەوە ناقستر حرام بەکار نایە ئەفەرمێ پیاوێ غوسڵی ئەکرد بەڵام ئاوا بەبێ شرایطی شەرعی عەورەتی بەدەرەوە بوو پێغەمبەری خوا دی ئەوەندە پێغەمبەر پێی مهمە وامەزانم ئێستا شاید ئەفرادێک بڵێن بۆ عەبدوڕەحمان خەریکی ئەو وردەکاریانەیە پێغەمبەری خوا خەریکی بووە ئەفەرمێ فەصەعیدە المنبەر پێغەمبەری خوا ڕۆیە سەر منبەر ئەو نە مەسەلەکەی بەراوە مهمە عەورەتی ئینسان یعنی ئابڕووی ئینسان یعنی شەرافەتی ئینسان یعنی ناموسی ئینسان یعنی حەیای ئینسان یعنی عیزەت و سەربەرزی ئینسان بێحیجابی ڕوتوقوتی یعنی نەفامی یعنی بێئەدەبی یعنی بێحەیایی یعنی بێناموسی یعنی بێعیزەتی یعنی بێشەرافەتی هەموو شتێک لەوەیە لە ڕوتوقوتی و هەموو شتێک ڕووەدا ئەفەرمێ پێغەمبەری خوا چووە سەر منبەر فحمد الله وأثنى عليه خطبة الحاجة خوێندەوە حەمدی خوای کرد و سپاسی خوای کرد و دوایە فەرمووی إن الله عز وجل حي ستير يحب الحياء والستر فإذا اغتسل أحدكم فليستتر فرمي الله تعالى زندوة وبوشتايا خواي پروردگار زندوة وبوشتا وخوشي لحياة وبوشتا وبرداخل دي خوشي لبحيائي نايا أهابي لباسي بحيائية أعلى حديثي پیغمبرا حتى اواره باخلقي أمر بلن ئافرەتێکی حیجابدار پێی بڵێن پیرێژن پێی بڵێن دواکەوتوو پێی بڵێن کۆپا پێی بڵێن بێکلاس با ئەوەی پێ بڵێن ئەوە نییە پێغەمبەر حیجاب بە حەیا ناو ئەبا ئەوە نییە حیجاب بە ناموس ناو ئەبا ئەوە نییە فەرمێ خوای گەورە خۆشی لە خۆشتە و پەرداختی دێ خوای گەورە خۆشی لە پۆشتایی دێ لە لیباس دێ خوا ڕقێ لە بێ لیباسی ڕقێ لە بێ حیجابی ئەفەرمێ فەرمووی خوای پەروەردگار زیندووە و پۆشتا يحب الحياء والستر خواي گەورە خۆشی لە حەیا دێ و خۆشی لە پۆشتە و پەرداخی دێ ڕقیە لە حیجابی ڕقیە لە عەورەت بەدەرەوە بوون فإذا اغتسل أحدكم فليستتر هەر کام لە ئێوە غوسڵی کرد با سەتری عەورەتی بکە یعنی ئەو شێوە شەرعیەکە کتم لە خوار ئەژنۆی تا ژوور ناوکی ئەمبەر و ئەو بەردای پۆشێ ئیمامی ئەبوو داود و ئیمامی ئەحمەد و ئیمامی نەسائی و ئیمامی ئەلبانی ڕەحمەتی خوا لە هەموویان بێ ئەم فەرمودەیان تەصحیح کردووە وحتى بۆ ئەوەی کە ئینسانێ بە تاقی تەنیا خۆی لە حەمامێکە حتا پێغەمبەری خوا دەسووری بەوەیش فەرمووە ئەگەر بە تاقی تەنیا خۆتی لە حەمامێکە باز هێشتا با شۆرتت ببێ قەی ناکە لەوە چکەوتە بێ ئەوە قەی ناکە بەڵام با شۆرتت ببێ بۆ لەبەر خاتر ئەوە کە ئەبێ تۆ مەحفوظ بی لە چاوی جن برا ئازیزەکانم
دشمنانی شریعەتی خوا شک و تەردیدێکی سەیرە نسبەتە ناو مسلمانانەوە. ئەگەر باسی جن نەکەی جەمعێک پێکەنینیان دێ، ئەگەر باسی ئەوە ئەکەی شەیطان ئەو بینێ جەمعێک پێکەنینیان دێ. بۆ چون دشمنانی زیرەکی دین و دۆستانی نەزانی دین کارێکی وایان کردووە، زیرەکانە دشمنان دۆستانی نەزانیان کردووە بە گۆپاڵی دەستیان و مەسائلی دینیان بچۆتە ژێر سوئال. ئەگەر دکتۆرێک بێنێ دکتۆر عمومیەکی بۆکان بێ لەسەر تەلەڤیزیۆن قسە بکە بڵێ موسیقا حرام، بڵێ موسیقا زەرەری هەیە بۆ بەدەن، ڕەنگە بە سەدان نەفەر ئەڵێن ها دکتۆری زەرەری هەیە دەوڵای کوێنی ناگەم. سەدان حەدیسی پێغەمبەر بڵێ موسیقا زەرەری هەیە و حرامە، های چۆنە بێ قەزای ڕوحە، چۆن جا من گوێرە موسیقا نەگرم؟ داهی چووە جا چۆن بکرێت؟ ئەوە ناکرێت، بەهانەی بۆ دێننەوە. یعنی پێغەمبەری خوا سەلەوات و سەلامی خوای لەسەر بەقەد دکتۆر عمومیە علمی پێ نەبووە، بەقەد دکتۆر عمومیە دەرکی مەفاهیمی شتی نەبووە، نەیزانیوە چییە. خۆ پێغەمبەری خوا قسەی لە خۆ نەکردووە، وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. محەممەد لە ئیشتای خۆی قسە ناکا، هەرچی محەممەد کتوێتی وحی و بۆی هاتووە، خوا دەسووری پێداوە ئەوە بڵێ. بە نمونە موسیقام هێناوە، ئەینا شتەکانی دیکەی شەوایە فەرق ناکا. ئەلعان ئەبینی خەڵکی ئێمە تووشی ئەم مشکلە گەورە بوون. ئەگەر باسی شتێکی وەکو جنیان بۆ ئەەکەین، چۆن خۆیان نایبینن پیان وایە هەرچی نەیبینن وجودی نییە. لە حاڵێکا پێغەمبەری خوا تەئکیدی 100% لەسەر ئەوەیە کە ئەگەر ئەچیە حەمام و دەشووی بڵێ اللهم إني أعوذ بك من الخبث والخبائث. خوایا من پەنا ئەگرم بە تۆ لەو جنۆکە نێرانە و لەو جنۆکە میێوانەکە نەبێن. ئەو کەلیمە بۆ لەبەر خاتر ئەوەی کە ئەگەر تۆ پێغەمبەری خوا ئەفەرمێ وەختە لیباسەکانت دائەکەنی ئەو دوعایە بکە ككتب بسم الله اللهم إني أعوذ بك من الخبث والخبائث، أو بسم الله أو دعاء بابا پردەیە بێ بە پارچەیەک لە بینی چاوی جن و عورەتی تو عورەتت نبینن. زۆربەی ئەو کەسانەی کە شێتە بن لە ئەسەری ئەوەیە، زۆربەی ئەو کەسانەی دووچاری شێتی ئەبن لە ئەسەری ئەوەیە، ڕعایەتی ئەو نکاتیان نەکردووە. وەختێ تۆ فاسیلە و جودایت خست لە بینی عورەتی خۆت و چاوی جنە، جن شتێکە حەقیقەتێکە ئەبێ ئیمان نەبێ، جزوی غیبیاتە، جزوی ئەو شتەیەکە وجودی هەیە و ئێمە نایبینین. خۆ ناکرێت ئێمە بڵێن هەرچی ئێمە نەماندی پەس وجودی نییە، هەرچی عەقڵی ناقیسی من دەرکی نەکرد پەس وجودی نییە. عەقڵی من ناقیسە بۆیە دەرکی ناکا، عەقڵی من بڕی 100 شەکە، ئەو شتە جزوی 101مینە. پس کەوابێ بۆیە کە پێغەمبەری خوا تەئکید دەفەرمێ ئەگەر بە تاقی تەنیای شتوویە حەمامێکەوە باشۆرتر لە پێیا بێ و با بسم الله اللهم إني أعوذ بك من الخبث والخبائث خوێنی بعد جنەکان چاوێن لە عورەتت نەکەوێ چ بەسا هەر لەو چاو پێکەوتن بە عورەتەوە بڕۆن ناو وجودتەوە شێتت کرد. بۆیە زۆرمان دیوە هەر لە قەدیما کوردەواری خۆمانیان کرد ئێوارەیە ئەوە درەنگ وەختە حەمام مەکە شەیتان دەست لێ بشێنێ. ئەو شتە وجودی هەیە لە خۆنیان کردووە. خۆ باوکولەکان ئێمە شێت و شەڕ نەبوون قسە بکەن لە قورئان. ئەو شتیان دیوە بە چاوی خۆیان. ڕعایەتی نکاتی شەرعی زۆر زەروریە. لە خۆنیان کردووە. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ ئەگەر حەمامت ئەو دوعا بخوێنە باشۆرتر لە پێیا بێ با جن و شەیتان عورەتت نەبینن. ئەگەر عورەتت بینن احتمالی هەیە بچنە ناو وجودتەوە شێت بکەن. لە حەدیثێکی ترا ئیمامی ابن حەبان، ئیمامی حاکم ڕەحمەتی خوا لە هەردووکیان بێ ئەم حەدیثەمان بۆ ئەگێڕنەوە و ئیمامی ئەلبانیش ڕەحمەتی خوا لەویش بێ لە سیلسیلە صحیحە بە صحیحی دائەنێ. پێغەمبەری خوا سەلات و سەلامی خوای لەسەر بێ فەرمووی حەزرەتی عەبدوڵڵای کوڕی حەزرەتی عومەر ئەگێڕێتەوە ڕەحمەتی خوا لە خۆی و بابی بێ ڕەزای خوا لە خۆی و بابی بێ فەرمێ سەمیعت رەسوول الله یەقول بیستم لە پێغەمبەری خدا فەرمووی. جا بزانن ئایا ئەو حەدیثەی پێغەمبەر ئەمڕۆ هاتووەتە دییانە. بیستم لە پێغەمبەری خدا کە فەرمووی يكون في آخر أمة رجال يركبون على سروج كأشباه الرحال ينزلون على أبواب المساجد نساؤهم كاسيات عاريات على رؤوسهن كأسنمة البخت العنوهن فإنهن ملعونات. سبحان الله. أفرمي پیغمبری خدا فرمووی لە آخر زمانە پیاوی وانا و ئومەتی منا پیا ئەبێ سواری وەسیلەی آخر سیستم ئەبێ. سواری وەسیلە فەرق ناکەن بەواشی کولەن، هەر لە حەیوانەوە بیگرا، هەر لە ئەسپ و هێسر و گوێدرێژەوە بیگرا، هەتاکو ماشینە آخر سیستمەکانی ئەمڕۆ. سواری وەسائل ئەبێت و وەسائل و ئیمکاناتی هەیە و ئەڕوا لەبەر دەرگای مزگەوتە دائەبەزێرە وەسیلەکەی خۆی، یعنی پیاوی مزگەوتە، پیاوی جومعەیە. بوسيلة سوار أبيتو سواري ماشينة كي خوي أبيو أروى لبرد جاي مسجوتا دا أبزي في غمر ماشين نافرمي بلا مفرمي سواري وسيلة هاي كي وابن وكو خلاص كلام شتيكي زور مهم وكو كاروانشيو
ئاوایە شتێکی زۆر هەر دقیقەت ئەوەی کە ئەمڕۆ هەیە دائبەزن ينزلون على أبواب المساجد ئەڕۆن لە بەردگای مزگەوت لە وەسیلەکان دائبەزن ئەڕۆن لەو مزگەوت بەڵام نساؤهم كاسيات عاريات ژنەکانیان لە ماڵە ڕوت و قوتن ژنەکانیان پۆشتن بەڵام ڕوتن لە حەدیثێکی دیکە لە ڕیوایەتێکی دیکەی حەدیثەکە عەرزی پێغەمبەریان کرد ئەی ڕەسوولی خوا پۆشتە و ڕوت چۆنە پۆشتە یانی لیباسی لە بەرابێ و ڕوت یانی لیباسی لە بەرابێ فەرمووی لیباسێکی لە بەرایە کە عەورەتی داناپۆشێ بۆ خۆی پیاوی مزگەوتە دقیقەن ئەبینی پیاوهایەکی وا ئەوە بە ماشینی ئاخر سیستمەوە دێن فیزەون متەکەبر خۆ بە زلزان خەڵک بە کەمزان ئەوە لە لوتی فیلدا کەوتووە ئەوە لەبەر مزگەوت دائبەزێ کەس بە هیچ نازانێ شان لە شانی ئەبوو بەکری سەدیقەیە ئەوە بە فیز و تەکەبرەوە دێتە مزگەوت و سەی بە سوجدەی خواوە ڕۆیەوە بەڵام کچەکەی لە خیابانە ڕوت و قوتە ژنەکەی ڕوت و قوتە سبحان الله چه جوانە و فەرمایشانی پێغەمبەرمان دێتە دی ئەفەرمێ ژنەکانیان لەسەر سەریانەش کۆ ئەکەنەوە قژیان وەکو کوهانی وشتر العنوهن فإنهن ملعونات لعنت كان لو جنانا أو جنانا ملعون سبحان الله البته ورياي كلمة لعنة كبن شن أو لعنة مطلقة يعني بمطلقي أتواني توبلي لعنة إخوان لو جناني كاللباس كان يا ناسكا يا تنجا يا تنكا يا كرتا وقجيان لسرسريان كو أكنوا بلام ناتواني بجيا بنفرق بلي أو جنان ملعونة لبروكاني شنك اللعني مطلق واللعني معين لعقيدة أهل السنة والجماعة فرقك لعني مطلق عموما بعمومة تواني بلي أو جنانة ملعونة بلام بمعين هل وقت بعموم أتواني بلي بعموم دز ملعونة شن بيغمري خواه فرمين لعنة لدز كهلكيش بنسي فرزا يا بعموم أتواني بلي أرق خور قشتي ملعونة أرق فروش قشتي ملعونة أوي أرق دلسكا قشتي ملعونة ئەوەی ئەیکڕێ ئەوەی ئەیفرۆشێ ئەوەی هەڵیەگرێ ئەوەی ئەیکاتە پیاڵە بۆ دیگەران ئەوەی لە مەجلیسەکە دانیشتۆ پیڕازیە هەمووی مەلعونە بەڵام ناتوانانی ئارەقخۆرێ دیاری بکەی بڵێ ئەمە مەلعونە چونکە لعنی مطلق و معەن فەرقەکە شاید تەوبەی کرد و گەڕاوە و لعنی ژیانی لە ڕەحمەتی خوا بۆ هەمیشە بێ بەشتێ بەس کەوا بێ فەرق لە بینی ئەوە بخەین بەڵام ئەوەندە هەڕەشەکەی پێغەمبەر سەختە ئەفەرمێ ئیلعنوهن فإنهن مەلعونات لعنت كان لو جنانا براسي أو جنانا ملعون إمام الألباني رحمة إخواني لبلا سلسلة صحيحة لشرح توضيح بسط أم حديثاء أفرمي الحديث يشير إلى السيارات التي تجتمع اليوم على أبواب المساجد يوم الجمعة أفرمي أو حديث إشارة أكابدوكم الله خلق أو حديث بيغمبر إشارة أكابدوكم الله خلق لم رأى كوم الله كان أو بيا ومسلماناني كبماشيني آخر سيستم ودين بو جمعة لبر مزقوتي جامع الرأي أقرن بلام ونساؤهم كاسيات عاريات جنكان وكتكان ينرو قوتا لما ضوى وأمر إشارة أكاب جمع كتر أو يوم إدخال الجنازة إلى المسجد للصلاة عليها والمشيعون ينتظرون ولا يصلون ونساؤهم كاسيات عاريات وهروها كومالكي ديكا كالروجة جنازة دينا هو مزقوت بينصد ماشيني آخر سيستمي لقلايا همو او ماشينانه لبردگای مزگەوت ڕای ئەگرن و دێن لە داڵانی مزگەوتە ڕائەوەستن یا لە ناو مزگەوتەکە ڕائەوەستن بۆ ئەوەی ئەو جەنازە نوێژەکەی لەسەر بکرێ و بڕۆن بۆ سەر قەبران لەگەڵیا بەڵام ينتظرون ولا يصلون ئەوێسن وەڵام نوێژ ناکەن دقیقاً مستاقی ئەمڕۆ بڕۆ سەرخۆشەکان زانن چ خەبەرە ئەوە کابرا نوێژنەکەرە ئارەخۆرە زیناکەرە سوخۆرە سوودەرە زۆری باوەڕی بە قورئان نییە بەڵام ئەوە دێ بۆ سەرخۆش أو ده وصل قشيل وده سكان بتشبش فاتحة مواقعي أجر بيج لي فاتحة مخوينا هو هابي ضاري فاتحة ديا كرة نجنا كي خاج بسر تو عارق خوري قرب سر تو عارق فروشي قرب سر فاتحة شيء أخويني أعوية بلا مصيبة أمر ياما أفرمي أو حديثي بيغمر إشارة بدو كومالا كان مسلمان نو أهل نواجن دين بو جمعة بماشيني آخر سيستم لبرمز قوتا راء وستن نوێژەکان خۆیان بەڵام ژنەکانیان ڕوتوقوتن و کۆمەڵی دیکەیان دێن لەگەڵ جەنازە دێن بۆ مزگەوت نوێژەکە ناکەن و منتەزری ئەوەن مەلاکە نوێژەکە بکات و زوو جەنازەکە بەرنە دەرێ نوێژ ناکەن بەڵام وەنیساؤهم کاسیات عاریات ژنەکانیان ڕوتوقوتن دقیقاً هەردوو کۆمەڵیان ئەمڕۆ هەیە ژنی کێیە بێ حیجابە هەر ژنەکەی منە هەر ژنەکەی تۆیە
هەر کچەکەی منە هەر کچەکەی تۆیە هەر خوشکی منە هەر خوشکی تۆیە خۆشنێکی ئیسرائیلی نەهاتووە لە بۆکانی ئێمە بێ حیجاب بێ خۆشنێکی ئەمریکایی نەهاتووە لە بۆکانی من و تۆ بێ حیجاب بێ هەر کچ و ژن و خوشک و دایکەکەی من و تۆیە بێ حیجابە هەر کچ و خوشک و دایک و ژنەکەی من و تۆیە کە ڕوت و قوتە و لیباسی بێگانە و لیباسی کافرەکانی لەبەر کردووە و بە ڕوت و قوتی ئەخولێتەوە لە خیابانە و من و تۆش سەرمان بە سوجدەی خواوە ڕۆیوە و شان لە شانی ئەبوبەکری سیدیقین و ئەیژڵێن جابۆ چیمان نەکردووە جابۆ چیمان کردووە کە بچینە جەهەنەم یا چیمان لە خێر بەجێهێشتووە کە بچینە جەهەنەم 100% ئێمە بەهەشتین زۆر مهمە ئەم فەرموودە و هەروەها لە حەدیثێکی ترا پێغەمبەرگیان سەلات و سەلامی خوای لەسەر بێ ئەفەرمێ صنفان من أهل النار لم أرهما دو نفر لأمتي من دو كومل صنف يعني طاقم دو كومل دو طاقم لأمتي من جهنمين تا استمن نمدي ونهشتا يعني لزماني خمانين لغمار فرمي لآيندا بوجود دين أو دو كومل لأمتم تا استهشتا نمدي ون بلام أو دو كومل لأمتم جهنمين يكي كان قوم معهم سياط كأذناب البقر يضربون بها الناس کۆمەڵێکیان پیاوانی حکوومەت بەکرێگیراوانی حکوومەت کە شەلاقیان بەدەستەوەیە و لە زیندانەکانە لە پشتی خەڵکی ئەدەن شکنجەی مسلمانان ئەدەن ئەمە کۆمەڵێکیان کە جەهنمین ونساء كاسيات عاريات مميلات مائلات رؤوسهن كأسنمة البخت المائلة لا يدخلن الجنة ولا يجدن ريحها وإن ريحها لتوجد من مسيرة كذا وكذا أفرمي تاقمی دوم لأمتي من كجهنمين تا استهشتا خم نمديون كومريكن جناني أمتي من كلباسيا لبرايا بلان روتقوت سبحان الله لباسيا لبرايا بلان روتقوت بلارو لنجارون برقاو أداو أتوارو نازونوز لخوان دردينن بملاو بولا أكونو لارو لنجدرن لخوان وش بياوانا خنشوين خوان وقشيان لسريانا كوكر وتووكو كوهاني وشتن لا يدخلن الجنة أو جنانا بهشت ناتن ولا يجدن ريحها بوني بهشتش بسريانا ناتن خاطنا ولدا أم جنانا كيان غيري جنكاني إيما غيري كتكاني إيما غيري وشكو دايكو بوري كاني إيما لحالك أفرمي وإن ريحها لتوجد من مسيرة كذا وكذا وبراسي بوني بهشت لا أوندا مسيرة وديت أوندا رقا دور بي كناية لدوري زورا بوني بهشت دي بلان بسر أو جنانا ناتي بوني بهشت كلباسيا لبرايا بلان بتقود شيخ الإسلام ابن عثيمين رحمتي خواهي پروردگاري لبه زور جوان توضيحي أهم حديثي پیغمبر من بو أدا آوامن بو توضيح أدا أفرمي منزوري پیغمبر صلاة والسلام خواهي لسر لجنانيكي أمتي من كبوشتن ورودن چيا لسر كلمة كاسيات عاريات توضيحاتك زور جوان وأرزنديه يا كآية پیغمبر خواه منزوري لچيا جنانك لأمتي من لآخر زمانا بيا أبن پوشتن بلام رودن لباسيان لبرايا بلام روتو قوتن پیغمبر خواه منزوري لچيا أفرمي أمشن كومال جنان أمشن نوع لباسيا لبس الملابس الضيقة التي تبين مفاتن المرأة أفرمي پوشيني لباسي تنگي واك برجستگي آفرد ودرخا أم لباسا كاني أورو وك أو دامن تنگاني أورو وك أو دامن بلوزة تنگاني أورو وك أو مانتو تنگاني أورو وك أو شلوارة تنگاني أورو لباي آفرتاني مسلمانان لايا أفرمي أو لباسا تنگاني كا برجستگي بدني آفرد ودرخا وهروها شوين فتنة اللي هالكرسا وكاني آفرد ودرخا حرام أو لباسا بو چونك پیغمبر إخوة أفرمي صنفان من أهل النار لم أرهما بعد دوكم أمتي منن بلا جهنمين وتا استيش نمديون كومالي أوليا رجال معهم سياط كأذناب البقر يضربون بها الناس يعني ظلما وعدوانا هو شرح الشيخ ابن عثيمين الأثري بياوانك أمتم كأبن بنوكر دار بدسو بكري جيراوي حكومتكان والشلاقيان بدسو ويوكو كتكي مانغا ولا زندان كان مسلمانان كتكاري أكن وشلاق كاريان أكن لبرسر كوتني حكومتكان يعني ظلما وعدوانا بظلم وبدشمنايتي وإلا الشلاق كاتي واهيا نتنيا جائزة بلك واجبة كسيك الزناي كردبي نتنيا جائزة بلك واجبة حكومة إسلامي أجر مجرد بصدزر بشلاقي يبدا أجر متأهل بالرجمك
کەسێک کە ئارەقی خواردوێتەوە ئارە خواردنەوەکەی سابت بوو واجبە حکوومەتی ئیسلامی 40 زەربە شەلاقی لێ بدات. کەسێک کە تهمەتی زینای داوە لە ئافرەتێکی مسلمان یا لە پیاوێکی مسلمان کە زینایان نەکردووە نەتەنیا جائزە بەڵکە واجبە 80 زەربە شەلاقیان لێ بدرێت. پس ئەو شەلاقە منزور لەوەیە داربەدەسانی حکوومەت بە ناحەق مسلمانان لە زیندانەکان بکوتن، بە ناحەق مسلمانان بکوتن لەبەر دیفاع لە حکوومەتە زاڵمەکە مسلمانەکە بخاتە ژێر کوتەکاری، ژێر شەلاقکاری. وە کۆمەڵی دووگون لە ئومەتی من نساء كاسيات عاريات مائلات مميلات ژنانێک لە ئومەتی من کە جلوبەرگیان لەبەرایە بەڵام ڕوتوقوتن بەلار و لەنجە و ئەدا و ئەتوارە ڕۆن بە ڕێگەیە و پیاوانە خەنە شوێن خۆیان جا ئەمڕا دێتەوە سەر شەرحەکەی خۆی ئەفەرمێ پس کۆمەڵە لەو ژنانە ئەو ژنانن کە لیباسی تەنگیان لەبەرایە لیباسەکانیان ئەچەسپێ بە بەدەنیانەوە و بەرجەستەگی بەدەنیان وەدەرەخا. ئەوە دەسەیەکیان. دەسەی دووەمیان أنهن يلبسن ألبسة قصيرة لا تستر ما يجب سطره من العورة. أو جنانا لأمتي پیغمبر لباسي كرت لبركا أو لباس كرت عورتي أننا نعطوشي وقدامنا كان العان كالجيروا يا حتي لبردانيا يا قوريكي ناسكي لبردايا لباسي بس أوليا لباسي تنك دوميا لباسي كرت. سو من دسان أو يلبسن ألبسة خفيفة لا تمنع من رؤية ما ورائها من بشرة المرأة. أفرمي كومالي سيوم لو آفرتانا أو آفرتانا كا لباسكان يان ناسكا أو نناسكا بيسي بدن يان لجر لباسكان يان وديالا. جاء أمر عديته والسري أفرمي بس تبكي حديثي بيغمبر هل سيادة سجنك ملعونا هر سێدە سەژنەکە چه ئەوانەی لیباسەکانیان کورتە چه ئەوانەی لیباسەکانیان تەنگ و چەسپانە چه ئەوانەی لیباسەکانیان تەنک و ناسکە و پێسی بەدەنیان دیارە هەر سێدەسە ئافرەتەکان مەلعونن و هەر سێدەسە ئافرەتەکان بۆنی بەهەشت بەسەریانە نایە چ بگا بەوەی کە بەهەشت ببین و بەهەشت بچن. سبحان الله. ئەم حەدیثە بەعنوانی تەتیمەی بەحسەکە ئەجێڕمەوە لە دایکی مسلمانان عائشة صديقة رضا رحمتي خوای لێ بێ کە ئەفەرمێ ئەسمائی خوشکم يعني ژن خوشکی پێغەمبەر ئەسمائی کچی ئیمامی ئەبوو بەکر هات بۆ ماڵمان دخل على رسول الله وعليها ثياب رقاق. ئەسما هات بۆ ماڵی ئێمە و هاتە قوتاقەکەی پێغەمبەرەوە عليه الصلاة والسلام و لیباسەکەی ناسک ژن خوشکی پێغەمبەر. فأعرض عنها رسول الله پێغەمبەری خوا ڕووی لێ وەرگێڕا چاوی لە ئەسما نەکرد روي لي ورجع وقال يا أسماء فرمي بجن خشكك يقولي أسماء إن المرأة إذا بلغت المحيضة لم يصلح أن يرى منها إلا هذا وهذا. فرمي أسماء أو تشكلوا أفرادك جيد حالي حيث حرام نابي هيجكوكي ببندري إلا دودة ستاموتي وإلا قرصي دائري سمتشاوي نبي حرام نابي هيجكوكي لكي ببندري. إمام أبو داود حديث من بؤجرته فرمي مرسلة وإمام الباني فرمي حسن لغيره. جاء شرح علماء لصح حديثك علماء لبابي أويك آية دموشاوي آفرد چه زمان جائزة ببين ري وچه زمان جائزة ببين ري أفرمون دموشاوي آفرد أجر هر دموشاوكي خوي بي هيج دسكاريكي نكرد بي مويلي هم نقرد بي آرائشي نكرد بي دواو درماني لي ندا بي نيرنگان بي وزورش جوانو فتنة أنجيز نبي إشكالي نية كالنقاب ندا. وإلا أجر أو آفرتا بيوه دسكاري سر وچاوي بكا زينة آرائشي بدا مويلي بكاتا وبا استثناء برو چون برو حرامة برو نقابي بو نقابي نبي هرجنا برو هلقنا بر لعنتي بعملك بي برو فرقك برو تغيير خلقتي خوايا وبيغمري خوايا لعنتك لو جنيك برو هلقنا ولو جنيك آرائش قلو برو جنان إن شاء الله برو حكمي فرقك بلام خودي دمو چاوي آفرت اگر موي زور بي اشكالي نيه هلقنا بلام اگر آرائش بكا حقي نيه بيواني بيغنا بي يعني توالي علماء فرمون زمانك فتنة أمن بو زمانك فتنة أمن بو إشكالينية دمو تشاوي رود به أينا أقل فتنة أمن نبو جامعك جامعيك فاصل بو نابي أفرد دمو تشاوي شي ودرخا خو وقت إيمانية فرمودي علماء فرمودي كيواني برزي أمة إسلام علماء وأفرمون إيما صرف نزل لدمو تشاوي كي شكل دينا سر موارد كان يتر خو كأفرتاني إيما أو ندب صلحين تنيا بو حديث عمل كان تنيا دموچاو دسيان بدره وبيما كوش كان لسه چاو من دانن بلاموانيه الان افرتاني ايما شوين كوتوي افرتاني بيغانه وكفرن
وأو موديك الشولة ما هو لا أبين ري بياني لبو كان بيانك راوا لباسي واهيا سبحان الله زور سيدا إرادة جيري لمني بياو منيك بياو منيك عورتي شرعين بيني ناوك أجنوما إرادة جيري أو باتري قلع عينا بلان آفرت العانة ومودي تازان بو هاتوا أبي بستي لهنكي من قلاتر بي لباسك يا بستي لهنكي من قلاتر بي كهمو وجودي شيئا عورة أوان سبحان الله زور سيدة يعني ملتي إما بني عجيبي بسراتوا من مطمئن أو باتولا قلي من أو ريشي من أقر لما هو لا أقل مودة سبيني همو خلقي بوكاني كان همو خلقي مهاباتي كان همو خلقي سقزي كان يعني وايلي هاتوا أمتي إما ملتي إما وايلي هاتوا بياخد جنيا حديثك بيغمبرها هاتوا تدي بيغمبري إخوة عليه الصلاة والسلام فرمي لباسي غربتي دينا أفرمي دين غريبة به دين إسلام بغريبي هاد ودبارة سر من مأكوية وغريبي خوشبخت أو غريبانا أرزاك أي رسول الله غريب كيا فرمي غريب لأمتي من أو كسيا كسنتك من مردوة أو زينوية كاتوا وأو حديثي بيغمبرها هاتوا تدي كأفرمي إيوة لآيندا أمتي من بنكتان بسر دي بستو هنگاو بهنگاو شويني كافر كان كون اگر اوان خوان بكن بكون مارميل كا ايوش بشويني انا خوتانا كان بكون مارميل كا بيتان مودا بيتان كلاسا بيتان تقدم بيتان حضارته بيتان تمدن بيتان بيشكوتنا دينك خوتان بدوا كوتويه هر اورو على ذكر اي پیغمبر اخوا منظور اللي لكم مسيح كان فرمي اي منظور كيا لاخر زمان امتي من بنكي واي بسر دي اكويت شوين يهودي ومسيحي جولك ومسيحي كان هرشي بكن أمن بتمدن وحضارته بيشكوتني أزانا بثقافتي أزانا بشارستانيتي أزانا جولك ومسيحي كان هرشي بكن أمان أمتي من شوين كوتو يانا حتى أقر أوان خوكن بكون مال ملكك أمان شخوكن بكون مال ملكك دقيقا وروايدي أتوا دقيقا وروايدي أتوا أبيني باسي مسائل إسلامية كي حاحكر وهي العانية مالتا وكي العانية أو هي العانية بلا أو هي زار شخص صلى الله عليه وسلم برام جالب ويا الصليب كقرآنك إما أفرمي السلافات درويا من دار إما جواني إما الصليبي هذا منا لحالك أجر كسر معتقد باب الصليب كافر الصليب منزول لو ضرب دريا كمسيحي كان باوريا وايا كبيغمر إخوة عيسى السلام إخوة لسربي إعدام ينكدوه كجرا ولا سردينه لحالك القرآن فرمي وما قتلوه وما صلبوه عيسى نبشتيانو نادا داريا داود رؤيا كو بلام خواهي قولا نفركي كربة شبيه عيسى أو كسك خائن مشاقردي عيسى بو بلام هو بجاشي أوانو جاسوسي كربة سرحانسي عيسى شوينة كيوتو أوانش هاتن أو لبيشان كوتو شو جولي وخواهي قولا الشباهاتي قيافة عيسى دا بس أو برس كدو بلا إخوة يبو آسمانو أو يان بجاي في غمري خواه عيسى إعدام كردو دوايا كوفت جاني درتو شاوين لك فومر في إخوانو بشوينة أما جاشكي بشوينة جاسوسكي بشوينة خوما أونية عيسانية بلام دوايا تذبون بقصي خوانوا زور سيرة أبيني صليب كهيكيا 2000 سال لموبر 2000 سال لموبر بيريكي قندي بوچلي كافر كان كبتير بيستان حرس عيسى بكجن ودواي بتان كشتو معنا صليب نشاني أو يا أعوى ذلك أن دعنا شوي إعدام أنا أبو ذلك الظالم تري أن دعنا كابلان كان دارنا بمحاولة أن بس تبغى ظلمي خلينا لنا وش أداب زمان قبله أن بس تبغى بدارك وبحوا تأجاني الدولة شو قالوا دار إخوان جواني إما صليبي لملايا إسلامي إما 1000 سال ضوء أو هاتوا زيادة ل 1000 سال ضوء أو هاتوا أو ترى مزور تاريخي أوليمية مزور عانيتي بنا وإما إسلامي إما لاني كم أجر هجنا ب 500 سال ضوء 500 سال ضوء لداي بوني عيسى سلام الله عليه وسلم إسلامي إما هاتوا أو دوا كوتوية كره بكاري سنايا وهو هي قديم وهو بكار على بستان بلان صليبك قرآن كيش من بدرو يا خطوته 500 سال بيش بيغمرك ايام يجبوا او بيش كترو حضارات وتمدنا سبحان الله يهودي ومسيحيك كالعان دانش من دكان ديانيا ناو بوا اعترافيا بوا كردوا همويا معتقدا الين بيش كوتني اوروبا شروعي تمدني اوروبا لترجمه كردنوي كتابي اسلامي كانوا كتابي مسلمانان العربيه وترجمه كردوا بزباني لاتين شروعي تمدني اوروبا لو يعني أوان درس لمسلمانان فيربون العنوانيات ومسلمانان كردون تشوية أوان الله